لە هەفتەی هەشتەم لە خولی نایابی کوردستان چوارخوڕنا لە یاریگەی خۆیدا میوانداری ڕزگاری کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد. دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن. دوای چەند هێرشێک لا خولەکی 35 بەرهەم حوسێن گۆڵێکی بۆ ڕزگاری تۆمار کرد و پێشکەوتن. دوای چەند هەوڵێک یاریزانانی چوارخوڕنا شکستیان هێنا لە تۆمارکردنی گۆڵ. بەر لە تەواوبوونی نیوەی یەکەم لا خولەکی 44دا بەرهەم حوسێن گۆڵی دووەمی خۆی و ڕزگاری تۆمار کرد و ئەنجامەکەیان کردە دوو هێندە. نیوەی یەکەم بەم ئەنجامە تەواو بوو. لە نیوەی دووەمدا یاریەکە گەرموگۆڕی زیاتری بەخۆیەوە بینی. لە کاتێکدا یاریزانانی چوارخوڕنا دەیانویست گۆڵ تۆمار بکەن و ئەنجامەکە کەم بکەنەوە. لە خولەکی 66دا بەڵێن فایق گۆڵی سێیەمی بۆ ڕزگاری تۆمار کرد و ئەرکی یاریزانانی خاوەن یاریگای قورستر کرد. یاریزانانی چوارخوڕنا دەستەوەستان نەبوون. دوای چەند هێرشێک ناوبژیوانی یاریەکە دوو لێدانی سزای هەژمار کرد بۆ چوارخوڕنا. لە خولەکەکانی 76 و 81 ئەحمەد وەهاب هەردوو لێدانە سزاکەی سەرکەوتوانە کردە گۆڵ و ئەنجامەکەی کەم کردەوە. دوای چەندین هێرشی هەردوو لە بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر تا کۆتایی ئەنجامەکە وەک خۆی مایەوە. ڕزگاری 3-2 لە چوارخوڕنەی بردەوە و 3 خاڵی یاریەکەی بەدەست هێنا. تقريبا يعني كي قلاب كانوا الحمد لله اما جيمي دوهم بقولنا مزياتر خطي دومان به سكتر چون كمان هيك انا ما بقول بس انا يعني جول كانوا هيج لما بين خالص بالتعادل كانوا بلان صواز بفايقر ثاني ما خاص كان بانجام جو سي خالي يعني كبد زين راسي اما شوتي كم دومان لك يعني ياريش خراب مان كد راسي شوتي كم شوتي دومش حول مان داب غرينو ويدياريكا سبب تاوبو ان شاء الله وشكست دبته هوي زیاتر هەندانمان بۆ پێداچنەوە بەخۆمان و بۆ بتوانین پارێزگاریکردن لە سەرکەوتنەکانمان لە داهاتوودا. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 8 هەفتە یانەی ڕزگاری خاوەنی 12 خاڵە و یانەی چوارخوڕناش بە هەمان شێوە خاوەنی 12 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام چوارخوڕنا.